تشتاب عقليتي سردمي حرس قوميان صالين حفتيان وهشتيان شندا تعامل ديكه مفانا كم جاهيه بريز دجوار فايق شورمند سروكي حكومه هرم كردستاني نونري هرمي جماد صدوچل وايكش خلكن دفرن كردستانيه كو دمي درباز بيدا بيغمان برپسارات يا سياسي هبويه ها لهولي رد جلمه كاي دجوار ام كاتو باش تماشا بك سالي 2025 هشتا اما باسي ماده صدوچل كين هشتا اما باسي واكن بو برياركاني سردمي بعث لناوچا كردستانيه كان تفعيلا هشتا اما باسي واكن كياسه لبرلماني رغدر چوا بوجي بجي ناكريت استا تازه بتازه لسنوري باريزغاني نوا هندك خلق تعويز دكريت روشك بو اگر راستید بوێ من هەموو جاوتومە دەیڵێمەوە ئەگەر مادەی 140 لە بەرژەوەندی کورد نەبووایە لە 6 مانگی یەکەمی 2005 جێبەجێ دەکرا حکومەتی عێراقی زۆر سست و لاوازە لە جێبەجێکردنی مادەی 140 مادەی 140 وەکو جەناب بدوتە سێ قۆناغی یەکەم کە ئاساییکردنەوەی هەموو ئەبێتە مادەی 58 مادەی 58 4-5 خاڵی زۆر گرنگی تایە گێڕانەوەی خەڵکەکە بۆ زێری باوباپیرانی قەرەبۆکردنی زەوی پێ ببەخشن دامەزراندنی بۆ بکرێت دەرفەتی دامەزراندن و ئەو سنوورە ئیداری دەستکاری کراوە بۆ گۆڕین دیموگرافیا بە تایبەتی لە کەرکووک چەمچەماڵ و کفری و کەلار و دووز لە کەرکووک جیا کراونەتەوە بۆی ژمارەی دانیشتوانی کەرکووک کەم بێ ئەمەش حەسرەن دەسەڵاتی سەرە کۆمارە لە مادەی 140 هاتوو هەتا مادەی یەکەم کە ئاساییکردنەوەی کە مادەی 58 جێبەجێ نەبێ ناچینە قۆناغی دۆم و سێیەم بەداخەوە مادەی یەکەم قۆناغی یەکەم کە ئاساییکردنەوەیە بەو پارەی ئێستا حکومەتی عێراقی بە ئێمەی داوە ئەگەر مانگی 200 ملیار بدا ساڵی 200 ملیار بدا نزیکەی 25 ساڵی ترەوێ حکومەتی عێراقی کۆمەڵێ بڕیاری باشی دا ئەویش هەموو هەوڵ و ماندووبوون و بەرهەمی ئێمەیە کە 2-3 ساڵ لەو لیژنەین یەک لەوانە گرێبەستەکان بۆ عەرەبی هاوردە تازە ناکرێنەوە گرێبەستەکان هەڵ ئەوە شێنرێنەوە زەویەکان بۆ کوردەکان ئەگەڕێنەوە بەڵام چەند لیژنەیەک دروست کراوە بەداخەوە ئەو لیژنانە وەکو پێویست ئەو کارە ناکەن دووەم ئەو زەویانەی کە داگیر کراوە بە بڕیارەکانی شۆن شیمالی منحەل بڕیاری بۆ دەرچووە کە بگەڕێتەوە بۆ کوردەکان ئەویش لیژنە دروست کراوە تعویزی فەلاحی عەرەبی بکرێت لیژنەکە وەکو پێویست کارەکانی خۆی ناکە ئەمە کەیتر کە ئەو زەویانی بە بڕیارەکانی مەسکاتەوەری منحەل داگیر کراوە ئێمە چەندین جار پرۆژە یاسامان نرد بۆ پەرلەمانی عێراقی و لەوێ بڕیاری لەسەر دراوە ئێستا لیژنە هەیە بڕوا ناکەم بە 6 مانگی تر ئەو پرۆژەیەش چارەسەر بکرێ و لەوێش هەندێک خاڵی تیا ئیستثناءات کە بەشێکی زۆری زەوی جوتیارانی کورد ناگەڕێتەوە بابەتی قەرەبۆ ئەوە لە شەنگار تازەیە ئەگەنا ئێمە لە ماوەی ئەم 2 ساڵ 3 ساڵی ڕابردوو بابەتی قەرەبۆمان دەست پێ کردووە بەڵام کێشە ئەوەیە ئێستا ساڵی 2025 حکومەتی عێراقی یەک جار پارەی ناردووە یەک جا ئێمە قەرەبۆمان سەرف کردووە بەنسبەت شنگالەوە 2 ساڵ زیاتر ئێمە لە بەغدا شەڕێواکە نیوسنگەی شنگال بکرێتەوە گوتیان بارودۆخی ناوچەکە ئاسایی نییە زەختێکی زۆرمان کرد کرایەوە لە مووسڵ کرایەوە و پێشتریش داوام کردو کە پارەی بۆ تەرخان بکرێ ئێستش جارێکی جەختمان کردەوە ئەو بۆ یەکەمین جار لە دوای 2014 لە شنگار چەکی قەرەبۆ سەرفەکەن ئینشەڵڵا ئەوەش بەردەوامە بێ بابەتێکی تری زۆر گرنگ هەیە کە ئێمە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو لە بەغدا ئیشمان لەسەر کرد زەوی بدرێ بەوانەی قەرەبۆی 140 وەرگرتووە ئێمە داوامان لە حکومەتی عێراقی کرد حکومەتی عێراقی بۆ پارێزگاکانی عێراق هەمووی بە دۆهۆکیشەوە نامەی ناردۆ کە زەویان بۆ دابین بکرێ من لە کۆبوونەوەکانی یەکەمی پێش 2 ساڵ بە سەرۆکی لیژنەم وت ئێمە چارەسەرمان هەیە بۆ قەرەبۆ ئێمە ناتوانین 25 ساڵتر چاوەڕێ بکەین تا جوتیارێک یان ڕاگوێزراوێکی کرد قەرەبۆ بکەین لە جیاتی قەرەبۆکردنەکە پارچەی زەوی بدەین لە 10 ملیۆنەکە کەمتر نەبێ حکومەتی عێراقی موافقەتی لەسەر ئەوەش کردووە نووسراوی کردو بۆ پارێزگاکان بۆی زەوی بۆ ئەوانە دیاری بکرێت کە قەرەبۆکەیان وەرگرتووە ئەوانەشی کەوەریان نەگرتووە بەڵام کێشە ئەوەیە لە عێراق ئەو لیژنانە کاروبارەکانیان زۆر لەسەر خۆ دەڕوە یان باشتر وایە بڵێم ئەوان بە ئارەزوی خۆیان بە بۆچوونی خۆیان کاک دژوار کێشە سەرێکیبوونەوە لەگە جەنابی بڵێ ینی لە پەرلەمانی عێراق یاسا دەرە چاوی یاسای هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی سەردەمی بەعەس کاری پێ ناکرێت پێچوانە تەعامل دەکرێت دەستور هەیە مادەیەکی دەستور
مادەی 140 وەکو حکایەتی مێشەکە لە هاتووە کەس نییە ئەو مادەیە وەکو ناوی خۆی لەبەر نەبێ بەڵام لەسەر عەرد جێبەجێ ناکرێت هەندی کێشە ئەوەیە ئەم شتانە جێبەجێ ناکرێت بەعکسەوە تەعامل دەکرێت ئێوە چۆن تەعامل لەگەڵ ئەم عەقڵیەتەکە من وەکو باسم کرد یعنی گەلە بەرژەوەندی کوردە باید زوو جێبەجێکرا و دوایش کێشە لە عێراق بەگشتی لە عەقڵێتی حاکمە عەقڵێتی حاکم بڕوای بە دەستور نییە بڕوای بە فیدرالی نییە عەقلێت لەژێر تەئسیراتی دەستێوەردانی دەرەکیە لەژێر تەئسیراتی بیری شۆفینی و بیری مرکزیە ئەمە وای کردووە کۆسپۆتەگەرە دروست دەکەن مادەی 140 بۆ خۆیان تەفسیراتی بۆکەن لیژنە و لیژنەکاری دروست دەکەن بەڵام وەکو باسم کرد هەنگاوی ناوە هەندێک شت کراوە بۆ قەرەبۆش هەتا پارەمان بۆ بنێرن قەرەبۆ بەردەوام بێ چاوەڕێ و لیژنەیەکەین کە بزانین لە 5-6 مانگی داهاتوو ئەو بڕیارە بداتن و لیژنەکانی تریش کە بڕێک پارە بە جوتیاری عەربی هاوردادن بۆی گرێبەستەکە هەڵوەشاوەتەوە بگرێتەوە بۆ جوتیاری کوردی من ئەم بابەتانم لە کۆبنەوەیکی فراوان لەگەڵ جەنابی سەرۆکۆمار باس کرد داواشم لێ کرد کۆنفرانسێک لەگەڵ لیژنەی مادەی 140 و سەرۆکی لیژنە ببەستێ و دەسەڵاتی دەستوری خۆی بەکار بێنێ بۆ جێبەجێکردنی چونکە لە دەستور هاتوو لە مادەی 140 لە خاڵی یەکەم ئاساییکردنەوە ئەو دەستێوەردانەی دەستکاری کراوە بۆ گۆڕین دیموگرافیا تەنها لە دەسەڵاتی سەرۆکۆماری عێراقیەکە ئەوە جێبەجێ بکات لەوێ داوام لێ کرد کۆبنەوەیکی تریش دوو قۆڵی چوومە خزمەتی سەرۆکۆمار جارێکی تر ئەو خاڵەن بۆ باس کردەوە وتی من نامەیەک بۆ جەنابی عامریە نووسم لەگەڵ سەرۆکوەزیرانش قساکەم و لەگەڵ جێگیری سەرۆکوەزیرانی عێراق و براوەزیرە کوردەکانی ئەو بابەتەم باس کردووە ئێمە بە هەموو توانایەکمان ئەمری جەنابی سەرۆکی حکومەت ڕێزدار کاک مەسرور بارزانیە کە لە کاتی پێکەنانی حکوومەتەکە باسی مادەی 140 زۆر بە دوورودرێژی کردووە کە ئێمە سەوداکاری لە مافەکانی کوردستان ناکەین لە کەرکووک ناکەین لە خانەقین و شنگار و زەممار و داقووق و کەرکووک و مەنەلی و ئەو شوێنانە ناکەین سوورین لەسەر مافە دەستوریەکانمان ئێمە لەبەر ڕۆشنایی فەرمایشەکانی جەنابی سەرۆکی حکومەت مانگانە لە بەغدا داکوکی لەسەر ئەواکەین کە نابێ هیچ بڕیارێک وەر بگیرێ دژی مادە 140 بێ و بێ هەنگاو بدەن بۆ جێبەجێکردنی مادەی 140 من چەندین جار وتومە بەڕێز سەرۆکی لیژنەی مادەی 140 هادی العامری بە منی وت ئەتەوێ بە ئاسانی مادەی 140 جێبەجێ بێ وتم بڵێ تەبعا من لێرەم بۆ ئەو کارە وتی بە قیادەی سیاسی خۆتان بڵێ با لە کۆبوونەوەی مانگانی خۆیان لە کۆبنەوەی تەحالف ئیدارەت دەولە لەگە قیادی شیعی و سنی باس بکەن لەبەر ئەوەی ئاستەنگی سیاسی هەیە بە ئێمە ناکرێ ئەبێ ئەوان زەمینەی بۆ خۆش بکەن من ئەم پەیامەم چەندین جارگەیاندووە لە تەلەڤیزۆنەکانیشە باسم کردووە ئەبێ ئێمە هەوڵی جددی بدەین بە تایبەتی کە ئێستا هەڵبژاردنە ئەوان زۆر جار هەیە لە کاتی هەڵبژاردن هەندێک فاوڵاتەکەن هەندێک سەرپێچیەکەن بۆی قەناعەت بە شاری عەربی بێنن کەوان توندن بەرامبەر بە ئێمە بۆی دەنگی زیاتر بێنن بالمقابلیش ئێمە ئەبێ بەردەوام وەکو جەنابی سەرۆکی حکومەت ئەڵێ لە ڕێگای حیوار و دیالۆگ بەڵام لەسەر بنەمای دەسووری سوور بین لەسەر داواکانی خۆمان ئێمە لە بەغدا لە لیژنەی مادەی 140 ئەوەی لە بەرژەوەندی کوردستانە لە بەرژەوەندی جوتیاری کوردیە کارمان کردووە کارەکەین و بەرهەمیشی بووە ئەوە تا ئێستا باسی وا کرێ کە زەوی ئەدەین ئەوە قەرەبۆمان دوای 2 ساڵ زیاتر لە مناقەشە شنگار نووسنگەی شنگارمان کردەوە قەرەبۆمان بۆی هێنا ئێمە درێغی ناکەین و داوا لە لایەن پەیوەندداری کوردستانیەکەین لە قیادەی سیاسی لە بەغدا لە وەزیرەکان لە جێگیری سەرۆک وەزیران لە پەرلەمانتارانی خۆمان کاوانیش پاڵپشتی ئێمە بن هەندێک بڕیار هەیە لە پەرلەمان ڕێگیری لێ بکەن پێشۆی بگاتە ئێمە هەندێک بڕیار هەیە لە ئەنجومەنی وەزیران ڕێگری لێ بکەن پێشۆی بگاتە ئێمە ئەجازەم دێ ئەوە تەواوکەم بەڵێ فەرموو نەنەگەی ئیجازەم دێ ئەو باوە تەواوکەم داوام کردووە لە لایەنی پەیوەنددار لە بەغدا لە پەرلەمانی عێراقی لە حکوومەتی عێراقی داوا بکەن هیچ بڕیارێک دەرنەچێت لە عێراق لەگە دەستور نەگونجاو بێ لەگە مادەی 140 نەگونجاو بێ بینیمان لەم ڕۆژانە وەزیرێکی عێراقی وەزیری خوێندنی باڵا بڕیاری داوا قەدەغە بکرێ وەڵامدانەوە بە زمانی کوردیان تەرجمە نەکرێ ئەوان لە بیریان چووە دەستور ناخوێنەوە ئاگای لە دەستور نییە مادەی 4 دەستور ئەڵێ زمانی کوردی و عەرەبیە زمانی کوردی و عەرەبی زمانی ڕسمی نەک لە عەرەبی کوردستان لەگە هەموو عێراق ئەگەر لە عێراقیش کەسێک لە بەسرا هەبیان لە ڕەمادی و بەغدا هەبێ بێ بە کوردی جواب بداتەوە بێ سوال بە کوردی بۆی بێ بە پێی ئەم مادەی 4 دەستوری عێراقی ئەو مافەی هەیە
بۆیە من ئەو داوایم کردو هیوادارم برادرانمان لەوێ ئەو بربەستە دروستکەن نێڵن هیچ بڕیارێک بدرێ مافە دەستوریەکانی ئێمە بێت پێت وایە دەستور ناخوێنن یان قەنەعەتیان بە دەستور و ناوەڕۆکی دەستور نییە تایبەتی ئەو مادانەی کە پەیوەستن بە هەرێمی کوردستان و تەفعیلکردنی سیستەمی فیدرالی و پێکەوە ژیان خوامە لە لای شوێنێکی بەسیتەوە دەرنەچووە وەزارەتی خوێندنی باڵا یعنی بێژگەلەوەش حتا مەسەلەی گۆڕانکاری دیموگرافی و گۆڕانکاری جوگرافی فەرمو بە قەزاکردنی قەراتەپە دەستکاریکردنی جوگرافی ئێستای هەرێمی کوردستان ئەمەش هەیە سەرنجیت و لەسەرەمە ئەوەی قەرەتەپە دژی ڕوحی مادەی ١40 و داوامان کردووە ئێمە پرستۆیەکە ڕەتیەکەینەوە بەڵێ زۆر بەداخەوە یعنی خەڵکی سیاسی گەورە لە بەغدا هەیە ئەندام پەرلەمان هەیە وەزیر هەیە با زیاتر نەڵێم یا دەستوریان نەخوێنێتەوە جاهلن بە دەستور لێ تێناگەن یان تەفسیراتی جیاوازی بۆکەن یا و عقلەتە شۆفینی و مەرکەزیەیە ئەیانەوێ وەکو هەموو جا ئەڵێن هەندێک کەس ئێوە کوردستان پێشکەوتو ئەمانەوە ڕاتانگرین یعنی بەڕاستی ئەوان ئەیانەوێ ئەم قوارەی بچووک بکەنەوە دەسەڵاتەکانمان کەم بکەنەوە ئەو مافانەی کە خوا بەیەمەی داوە وڵاتی خۆمان بێمەی داوە ئەو ناوچانە هەموو کوردستانین سازش ناکەین لەسەری و دەستوری عێراقی بێمەی داوەتەوە ئەبێ ئەوە جێبەجێ بکەن ئەوان تەفسیراتی جیاوازەکەن لەبەرەوە هۆکارانی کە باسم کردووە بەڵام ئەبێ ئێمە نوێنەرانمان لە بەغدا بە منیشەوە ڕێگری لەوە بکەن هیچ بڕیارێک دژی مادەی ١40 هیچ بڕیارێک دژی مافە دەستوریەکانی ئێمە لە بەغدا دەرنەچێت ڕەنگە مە زەحمەت بێ بەڵام ئەبێ ئێمە ماندوو نەبین بە ڕوحێکی ڕێیازی بە حیوار و دیالۆگ ئێمە داکۆچی بکەن چکە کۆمەڵێ بەڵگە و دیکۆمنتی نێودەوڵەتی هەیە عێراقیش هەیە کە ئەو ناوچانە کوردستانین ئەگە هەرسەی ئاکامی هەڵبژاردنەکانیشکەی لەو ناوچانە لە 2005 تا ئێستا زۆرینەی دەنگەکان لیستەکانی کوردی ئەیبا و بۆیەش ئەوان تا ئێستا ڕێفراندۆمەکە ناکەن ڕاپرسەکە ناکەن بڕواب کە ئەزانن لەو ناوچانە کورد ئەیباتەوە ئەگینا بیان زانایە بە کەرکووک و شنگال و زەمار و خانەقین و مەنەلیشەوە بە دووز و داخۆق و دووبز و پردێشەوە بە شێخانیشەوە ئەو ناوچانە کەمینە کوردین بەخوا 2005 ئەو ڕاپرسیانە کرد بەڵام کۆڵ نادین بەردەوامین لە تێکۆشان بۆ جێبەجێکردنی مادەی ١40 بەڵێ سپاس برێز کاک دژوار فایق شێرمەندی سەرۆکی حکوومەت هەرێما کوردستانی نوێنەری هەرێمێ لە مادەی ١40 گەلێ سپاس کاک دژوار